لیۆنێکی کاپتن دیکەش موفق با یونس کاپتنێکی دیکەش بێتێرە کاپتن یونس موفق یونس کاپتن کاپتن موفق فرمو يا الله ئەو ئێرە بۆ گۆڕەپانی وەرزش هەکار باوڕوابی چییە ڕۆژی هەکار و میوانەکانی ڕێککردنە کردیە عليك سلام وەی بلا سەرسەرێ شك، ماشي وەی هەربژی كابتن موفق ماشي. استري بيرشوي كابتن موفق جشن فيروز جزر بخيرات ورا ملا وەرزشخۆنە دەفەرزش بخێربێ خوا بەخێر بێ کاپتن يا الله جژنە پیرۆز کاپتن لێتان مبارەک بەخێر بێت بێت. خيرات كابتن موفق جشن فيروز زۆر بەخێر بێت بەخێر زۆر هاتی. خۆشحاڵی لە چێ دەهاتی هاتی ئێرە لە ماڵی خەزوران لە ماڵی بووی لە ماڵی ناوڵا لە ماڵی خۆم بووم بەس پێشی بچمە ماڵی خۆم ئێ چوومە لە نوێژی هاتمەوە جژنە پیرۆزەم لە گەداکم کردیە لەگەریش جەمەگنانم ئەی خواردیە ماشەڵڵا. ئەم تەبان دوو جەمنانم خوارد ئێستا نعمەت سعاتێکی دوو ماشەڵڵا. جەم ئیسێمایان تۆ نانەتەوە بۆتم لۆ نیورانە لۆ مەرگرن چکۆ بەسەری ئەی هاتم سڵا یعنی ئەگە ماڵی خەزورەش ماوە ناوەڵە خەسوو خەزورم نەمایە ڕۆحیان شاد بێ انشاءالله کاپتن ئێمە هەمیشە هەموو کەس وایە کە شتێک ڕۆیاڵێ بڕۆحێکی ریاضی وەریگرا جا ئەو پرسیارە لای من بزانم ڕۆحی ریاضیتان چۆنە ئێوە خۆتان کە شتێک ئەبێت ینی یا ئێستا گەر نازانی لە خەڵکەکان بەناوی خوای گەورە پێشەچی جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی جیهان دەکەم گشت مسلمانانی جیهان و هەروەها کوردستان و شاری هەولێرش بە تایبەتی و هەروەها چونکە ئێمە وەرزشوانین جەژنە پیرۆزە لە جەماوەری خۆشەویستیانی هەولێر دەکەین چونکە یەکێک لە جەماوەرە سەرسەخت و بە وەفاکانی دەتوان برێم هەموو ئاسیایە نەک بەس عێراق چونکە ئەمە لەوانەیە لەگەڵ کاپ سەرنجیش هەر پێکەوە یاریتمان کردیا بەڵام کاپتن هەر بەردەوامە ئەمن پیر بوویمە یادگاری زۆر خۆشمان هەیە لەگەر ئەو جەماوەرە خۆشەویستە چونکە بەردەوام پاڵپشتی ئێمە بووە لە خۆشی و ناخۆشی لە سەرکەوتن و شکستەکان بۆیە جەژنە پیرۆزەی تایبەتی لەو هەواداران و جەماوەری خۆشەویستیانی هەولێر دەکەم و هەروەها هەموو خزم و کەس و کار و دۆست و برادران و خۆشەویست ڕۆحە ڕاضیەکە چیە ئەو پرسیارە سنوور کردی گردنی هەموو خەڵک ئازادەکەی طبعا ئەوە دەتوانین بڵێن ئەو ڕۆحە ریاضیە شتێکی زۆر گرینگە لە بۆ هەموو مرۆڤێک بە تایبەتی ئەمەی کە وەرزشوانین زۆر لێبوردەینە زۆر زوو لە خەڵکی خۆش دەبین زۆر جار وایە زویرمان دەکەن عاجزمان دەکەن بەڵام ئەمە بە ڕۆحێکی وەرزشی و دڵێکی فراوان لیان دەبورین و گردنیان ئازا دەکەین و هەروەها لەبەر ئەو جەژنەش دایمەن جەژنە جەژنی گردن ئازادی و جەژنی خۆشەویستی و تەبایی و برایەتیە. کاپتن موفق بەس لە هەولێر یاریت کردبوو تۆ؟ نا وەڵڵاهی لە پاش هەولێر چوومە ساڵێک لە بۆ یانەی پێرس بەڵێ لە دۆچێ لە کەرکووک یاریت کرد؟ ساڵێک لە کەرکووک یاری لە بەر سۆبانە پرسیارم کرد دەمزانی لە کەرکووک یاریت کردووە خەڵکی کەرکووکە بۆی هاوسۆز بی لەگەڵت بڵێ یاریزانی پێشی کەرکووک بووە جاوت جێگەی شانازیە جێگەی فەخرا کەسێکی بە ئەزمون کۆمەڵە ڕۆڵەی پێگەیاند بێ و بە تایبەتی کەسەکە کورد بێ ینی زۆر خۆشەکە تۆ یاریزانێکت هەبێ و ڕاهێنەرەکەشی کورد بێ چ گۆڵێک لە یاد تا ماوە و هیچ کات لە بیری ناکەی لە کەرکووک یان چی یادەوەریەکت لە کەرکووک هەیە کە لە بیری ئەوە تو شتێکت باز کرد ئەوە زۆر دوور و قۆرەوە چ هەولێری دەبێت گۆڵ لە کەرکووک گۆڵم لە کەرکووک کردیا هەر ئەو گۆڵە بوویتە ترند لە هەموو عێراق ئێستاش تەسویرەکە مایە ئەو گۆڵەی ناو ئاوێ گۆڵ دەکەم ئەو ڕۆژی بارانەکی بەخۆر یعنی ئیوەی نەبوو یاری بکرێ یاریەکە ڕوا دقەی 26 گۆڵ دەکەم گۆڵەکەم جوانە بەڵام احتیفالەکەی بە گۆڵەکەی زۆر جوانتر ئەو بۆ ترند لە هەموو عێراق خۆم دائمە ناو ئاوەکە یاریگا زۆر خراپە ئەو کاتی یعنی کە باران دێ ئاوەکان لە گۆشە جیاوازەکانی ناو یاریگە کۆ دەبتەوە کاپتن موفق کە گۆڵ تۆمار دەکا سەرا و سەرک وەکو مۆزبەح بۆ ناو دەگەڕێت چیان ئاو زۆر کۆمیتەوە دەست بەڵێ باسی ساڵی چەندەکەی ساڵی 2002 ینی 24 ساڵ تێپەڕێ کاپتن بەیەکەوە لەگەڵ کاپتن سەرنگ یادەوەری خۆش چیتان هەیە لە جەژن بێ لە ناو یاریگا بێ لە بیرە من شتێکی جەژنم لە بیرە ئەوە یاریمان هەبوو لە نەجەف دیوانیە نازانم هاتینەوە لە ڕێ مشتومڕ بوو ئایا جەژنە یان جەژن نییە
ئەمە لە کەرکوچێ نوێژی جەژنمان کرد سیارەمان ڕاگرت ئەگەر لە بیرت بی وتمان ئەمە نوێژی دەکەین نوێژی جەژن دووبارە نابتەوە ساڵێ دوو جارە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان والله بە هەر کوی بی بە مشریف و بە یاریزانەکان سیارەمان ڕاگرت نوێژی جەژنمان کرد هاتینەوە هەولێر لە هەولێر دەبینین ڕەمەزانە خەڵکەم و بەڕۆژ کورە کاکەمە ڕۆژمان شکاندی ئەوجە دیار بوو هەولێر دابەش بوو بە دوو چین نیوەی بەڕۆژی بوو نیوەی شکان نیوەی هێشتا هەر ڕەمەزان بوو باشە کاپتن سەرهەنگ تۆ پێم بڵێ چ یادەوەریەکت هەیە لەگەڵ جەژن لەگەڵ یاریکردن لە ناو جەژن بەخوداوزە پەناڵتێکی جوانت گەڕاندبتەوە بردبتانەوە لە جەژن هەر بەبیرت دێنتەوە ها ینی ئەو شتە هەر هەیە بەس بەبیرەکانەوەندە زۆرن نازانین چت بەبیر بێتەوە ڕۆژکە لە ئەوش بووین بردمانەوە لێیان داین جێژن بوو لە خەڵک جێژان بەخششی وەرەگرێت ئەمە لە جنوب گەمەمان هەبوو فەقیرانە جمهوریشمان هاتبوو جمهور فەقیرانە مشائیان لە دەرەوەی شاری ڕاگرت و دەرەوەی سەیتەرەی ئەو شارەی سەماوە بوو ئەگەر غەڵەت نەبم سەماوە بوو بردمانەوە لێیان داین هەر بە پڕپڕ هاتین هەتەوا بزانم جامی مشائشیان شکاند بەس زامی مەشاش کابی کێشە نییە بەس سەر نەشە کێشە نییە ببوورنە من پرسیارێک چونکە وەرزشینە میوانەکان براوەرێرە لێرە دەنگم دەگە هیچ کێشەم نییە باسیەوەمان بۆ بکە بۆ بینەران بۆ ئێمە یادەوەریەکانت جگە لەیانێ هەوێ لەگەڵ هەڵبژاردەی عراق هیچ کات بووە تۆ جەژنبی لەگەڵ ئەوان بیری ماڵەوە بکەی بیری ئەو جەژنە خۆشەی کە لە هەولێر و لە کوردستان هەیە بیری ئەو کاتەکەیان کە منداڵ بوو مەسەلەن ها گەڕک پارەیان خردە کردو لۆی بە کۆستەر بستنە زوندیان و بێخاڵوانە ئیدی من پارەیە و گەشتانم نەبوو لۆی حەسرەتەکی گەلێک زۆر لە دڵم بوو کە حەزم لە گەشت بوو دوای پاشەوەی کە چوومە هەڵبژاردەی لاوانی عراقی دی 32 وڵاتم بینی لە هەر وڵاتێک لەوانێ دوو شارم دیتبی وای لێ هاتبوو کە هێشتا گەشتمان نەدەکرد هەستم بە غەریبی دەکرد ینی پێم ناخۆش بووانی ئەو حەزە لە مندا مردبوو جلوی ئەو بابەتی جەژن شتانە هەر هەمووی کەتە ناو سەفەرەکان من بیدایەت باسم کرد ژیانی پیشەگەریمە بە جۆرەکە ینی لەو خواردنە ئێستاوانەی کە سەر مێزە هەمووی لێ بێبەشی چکە دەوی بە شێوەیەک ژیانت داڕێژی کە لۆ وەرشەکە بگونجێ یعنی حرامکراو لە ناو ژیانی وەرشیمان گەلێک زۆرە یعنی سنانی جەژن ناخۆی تۆ بە خودای دەبی ئەو نانە بخۆی کە لۆسبە گەمەیە مەسەن پێویستیمان پێ من دوو جەمم خواردی ئەو سەعاتێ هات مەلا نشێ بووی ئەرێ وەڵڵا هەند پارێزیمان کردیا بە عەزرەتمان بووە گۆشتێک بخۆین بە عەزرەتمان بووە لە تەنانێک بخۆین دەبا بەبێ نان بیخۆین ئەگەر وا بێ سوودی هەبوو یعنی ئێستا پەشیمانیت بڵێ خۆ هەروە ئابوو زۆر جارەڵێ زۆر خەڵکێکی ئەوساک هەڵێ دە دنیا مردنە دەبخۆ بۆ سەردەمانی پێشتر وانە بوو خەڵک هەموو شتێکی خوارد و خەمیشی نەبوو جاوایە ئەمە زەمان ئەوەی کاپتن سەرنگ باسی کرد پیشەگەر ئاوایە دەبی هەندێک شتێ لە خۆی بگرتەوە ئێستا شکر بۆ خاتە تەندروستیت ئەو کاتیان ئێستا طبعا ئەمە ئێستاش هەر تەندروستین الحەمدلله یعنی ناوە من 3 مانگزارێک 6 مانگزارێک فحسعامی خۆم دەکەم یعنی هەرچەندە من ئێستاکە زۆر ینی زۆر خۆرم بەڕاستی صحت وڵات تۆڵم کردەوە بەدە قاتیش ماشەڵڵا پێتەوە دیار ئاخر بەردەوام لە جوولەدامە من ئێستاکەش ڕاهێنە برین سەرپەرشتیاری ڕاهێنەرانی ئەکادیمیەمە بەڕێوەبەری هونەری ئەکادیمە یانەی هەولێرە ماشەڵڵا لەبێ چاومان پیسنی وەرە کاپتن سەرهەنگ ئەو ژیانە زەحمەت یعنی شتان خواردنێ حتى مەزنترین پلانۆتە بوو ژیانێ یعنی ئەو سا قورسە چیکی هین ناف ئەدی گۆڕاپانێت وەرشی دانە ئەدی لەگەر ماڵێ پەیوەندیت کووە وان هەموو شتە چی قبول دەکەن تەواو یانئیتر مناقەشات دروست دەبێ و قبول ناکەم ناوبانک خۆشە یعنی مەسەڵەن ئێستا من ساڵەهای ساڵە لەناو ئەو بابەتە من مەسەڵەن ها بابەتی هاندەران و دەچێ هەرجێک بەڵام لە پەنای ئەو ناوبانگە ئەتوو ئەوە لە ڕووی ئەوەی باسمان کرد بابەتی خۆراک شتووە بێبەشی لە زۆر شت یعنی ڕۆژەکت نییە بڵێ با ئەو ڕۆکە بیشتێنم بتوانم هەموو شتێک بە دڵی خۆم بکەم ئەو لەلایەک لە بابەتی ماڵێ مەسەڵەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر جار یاریزانەکانیش دەڵێن ئەو کوڕە لە بۆ پرسەکانیش زۆر کەم دەیبینین لە بۆ میێوانداری بە هەمان شێوە من ئێستا لە خولی عراق 3 ڕۆژ جارەکە یانێت و دێوە لە پاش گەشت ماندی ینی
نادی ئیشی پێتە لە بەڕی کۆڤەری ئەوشتانە کاتە چ زۆرتری دەدێ ینی پێڕناگە خزمەکانش ببینی کاتت لۆ ماڵ و منداڵی خۆش ینی ڕاستە نجومیت ئەستێرە بوون مەزەن زۆر شتت پێ دەبەخشی بەڵام کێشە دروست بووە لەسەر ئەو مەوزوع لەگە ماڵ بەڵێ من ئێستا من بەر لەوەی لە هەولێر بڕۆم 2019 زۆر خراپتر بووم لۆ چکە کاتی ماڵەوەمان هەموو بە قوربانی یانەکە کردبوو ئێستا کە پاژۆی کە 5 ساڵ دوور کەوتمەوە ئێستا هەندێک هاوسەنجیم دروست کردیە لەوەی کە مەسەن ئەوانەی لە چاردەورەشتن چ برادرە چ خانەوە دێ پێویستی بە کاتە پێویستی بەتووە بە هەمان شێوە یانەکەشت بەڵام پێشتر زۆر خراپ ینی ئەو حەقی ماڵێتە خۆربی نە حەقی ماڵێ برادر دۆ خۆ برادر نمان و حەقی ماڵێ زۆر جار گلەیمان لێ دەکرا بەڕاستی چونکە ئەمە یاریزان عەفوەن ینی هاتمە ناو بابەتەکە هەر لە ناو بابەتی نەقەزدم لەو مداخەلەی ئەو دووەم کرد قسەکان زۆر جار وایە خزم و کەس و کار زۆر گلەییان لێ دەکردن بەڕاستی هەم لە پرسەکان هەم لە خۆشی و ناخۆشەکان نەمان دەتوانی بەشداری بین لەبەرەوەی ئەمە بەڕاستی خەڵکی هەولێر بڕێن بەعام ئەمە عشایرین پێویستە تو لە پرسەکان بەشداری بی لە خۆشی و ناخۆشیەکان یعنی زۆر جار وا بووە گلەیمان زۆر لێکرایە بەڕاستی بەس نەمانتوانێت لەبەر ئیلتیزاماتمان بەنادی و بە یانەی هەولێر بە تایبەتی چکە زیاتر لە یانەی هەولێر زیاتر پابەت ئێستا تۆ لە ئەکادیمیای باست کرد لە ئەکادیمیای پێشتر ئەکادیمیا و شت نەبوو لێرە سۆڤان یعنی ئەوەی کە هەبوو منداڵ لەسەر کۆڵ یاری دەکرد لە کۆڵان لەسەر شەقامی قیر و جادەی قیر و لەوانە یاریان دەکرد کەچی ئەو بەهرانەی تێدا دروست بوو ینی کۆمەڵێک ینی بەهرەی تر هەیە لە شارەکانی تریش بە هەمان شێوە ئەستێرەی جوان هەنا هاوشێوەی کاپتن موفق و کاپتن سەرهەنگ ئەمە کاریگەری دروست دەکا ینی هەبوونیخانەکان یان دەوڵەمەند بی نار خۆی تۆپی پێ زیاتر بەلای ئەوەدا ڕۆیشتە ینی وەرزشی فەقیرەکانە هەژارەکان وەرزشی هەژارەکانە ینی هەر بەو ئەوەی باشە بۆ نمونە قەت هەبووە ینی بەس دەوڵەمەندەکان سەرپەرشتیمان دەکات قەت هەبووە پارەتان نەبێ پێڵاو بکڕن یان تۆپ بکڕن وەکو یاریزانی فەڕەنسی زێنەدین زێدان باسیەوە کاڵێ جارێک گریام لەبروی پێڵاوم نەبوو یاری پێوە بکەم بەڵام پیاوێکم بینی قاچی نەبوون جزانین کە من چەند دەوڵەمەنم جا ئێوە لە کام جۆرە دەوڵەمەنیان هەر یاریزانە خاستە ئەمە باسی ناوچەی خۆمان دەکەین ئەگەر بینیت ئەوە لە ژیانەکی زۆر پڕ لە تراژیدیا دەستی پێکردی مەسەلا من بەخۆم دەستگێر بوومە زۆرترین ئیشەکان ئەوانەیە کە ئێستا مەسەلا لە بازار دەبینی کردیتم پاشان کە خوای گەورە دەرگایم لێ دەکاتەوە لە 2001-2002 دێمە ناو ژیان وەرشی بەڵام مەسەن ئێستا من لە تیپە ملیەکان ڕسمم هەیە دەستەکەم لەسەر سیگمە دەستەکەی کەم شارتەوە لەبەرەوەی لە لەنگە یەک تاک پەنجەوانم بەدەست کرد جوانتری شتێک ئێستا ئەیگەڕ ئێستا بەڵێ ڕسمەکەی بوومان منێرە یەکسەر لەسەر هەموو یاریزانێک کاپتن باسی کرد بە نەهامەتی و ناخۆشی زۆر زۆر بووە من یادگاریم ئەلێرەیە جێ ئەو عامودەی دوکانێک بووە من شاگرد بوویمە ئەو عامودە ڕەشە بزەبت شاگردی دووسێ برادەران بوویمە طبعا وەرزشوان بوون زۆر زۆر یارمەتیان دەدام 95-96 زۆرمانێ باسی تەمەنی بکەین زۆڵی ساڵی ئێستا پێتان دەڵێم ئەمن تەمەنم چەندە من سێنەوەم هەیە باپیرەمە مواد هەفتا و هەفتم عینەن وەچی جەنابی پارێزگار ئاوزی کاگومێدیمە کاگومێد ئاوزی منە چکە ئەو خۆی لە من زاعرتر دیارە هەموو سەر و ڕیش ڕەشە ڕێزمانەیە لە بۆی تازە ویستم لێ بپرسم ئیتر تو فێری بادینیێوی گەل دهۆکیە بیناتە چاوی من نوکتەکم لەگەرە ناوەڵا فێر نەبووم بەڵام هەر عەزم دەکرد فێر بم ڕۆژێک ئەمە لە ناو ساحەی شوقەیان دروست کردبوو ڕێزم سڵاومان لە بۆ برایان و خۆشەویستانی یانێ پێرس و هەموو یاریزانەکان بە تایبەتی کاک بەرژەنگوان ئەو کاتی کاک بەرژەنگ ڕئیس نادی بوو شوقەی لە ناو ساحەی بوو شوقەی زۆر خۆش بوو گوتیانە من عەزت لێ دەچیە فندق لە ناو بازار گوت ئەو وەختی کارەبا زۆر باش نەبوو ساڵی 2009 بوو تازە تووڕە بووبوون لە نادی هەولێر تووڕە نەبووم ڕاستی دەریان کردم بەم سەقف وەڵا چوینە گوتما من لە ناو ئەوەی دەبم لە ناو ساحەی دەبم شوقەتیان هەبوو زۆر خۆش بوو کارەبا پول بوو لێ کاتەکان کارەبامان شەوەکی خەلەلی هەبوو
هەر تەلەفۆنم کرد ڕێزمانێ سەیدا قاسم لەوەیە گوتم تەلەفۆنمان کرد گوتمان کاکە تەلەفۆنمان کارەبامان نییە نازانم لۆ ئاوی گەرممان نییە گیزەرەکە لەوێ فول بوو هەر گوتیلۆ ئەو کاتی هەردی سیامەندیشم لەگەڵ بوو هەردی خۆمان هەردیش لەوێ بوو یەک دوو برادەری کەش بوو وڵای سەرهەنگ بوو سەرهەنگە چکێ سەرهەنگ ڕەفیق یەک دوو برادەری کەش بوو ئیموس لێ بوون ئەمە پێکەوە بووین دووسێ غورفە بوو کارەبامان فول بوو هەر گوتیە من ئەتوو گیزەرەکەی بتەمرینە ئەم نازانم بتەمرینە چییە هەر شەرمم کرد بۆم بڵێم گوتم بە خودایی گوتم سەیدا نازانم تەمرینە معنای چییە بژێنەوە ئەومان یادگاریەمان هەبوو منیش زۆر جار هەوڵیان داوە بە تایبەتی ژبان زۆر جار ئێمە بەیەکەوە هەوڵی ئەوە ئادات کە من بە بادینی و بە زاراوەی بادینی قسەکەم ئیتر ئەیەم بەسەر یەکە ئەزانی لە بیستانە نازم لە سەرتا خۆ پرسییم وتم بە بادینی بە کولیچە ئەڵەن چی لای دهۆک هەر نەمان وڵام پێ نەبوو لە دهۆک بووی نازان مەگەر لەو ماری خوشکم بکەم ئەوان فول بادینی کۆپیەک لەگەڵ منە آخر کەسێکی پێم بڵێ کەستان نایزان باشە تا ئەوان بیری لێ ئەەکەنەوە با من پرسیارە لە کاپتن سەرهەنگ بکەن چی؟ کادا هەر کاپتن هەست سەرهەنگ با پرسیارێکی لێ بکەم بەس خۆشایەدە ئەم پرسیارێکە ئەیکەم مەبەستم شتێکی تایبەت نییە بەس بۆ ئەوەمە کە گەنجی تر کە تەمەنێکی کەمیان هەیە ئەو ڕوئایی تۆ ببینن ئەو خەیاڵەکە فراوانەکە کردوتە و پێی گەیشتووی بۆی کە ببێ بە تەشجیع بۆ ئەوان چونکە ڕسق ناسکە بۆی مەبەستم ئەوەیە ئەڵم خۆشایەدە مەبەستم مەبلەغەکەنی مەبەستم ئەوەی هاندەر بیت گرانترین گرێبەست کە کرد بێتت چی بووە هەرچەند ڕسق ناسکە ئەتوانین بڵێن حدودی ئەوەیان بە تەخمینی ئەوە گرانترین گرێبەستم 250 میلیۆن بوو لە بۆ حەفت مانگ دەورێکە حەفت مانگە با بڵێن مانگە چشخۆ ئامادەکردنە هەشت ئەوە گرانترین گرێبەستم بووە مەبەستمەوە بوو کە باسیەوەت کردوتە دەستێکم لە پشتەوە دانابوو دەستێکی شکەلێرە دام نابوو چونکە پەنجەوانەکەم لە لەنگە کڕی بووم یەک تاک بوو کەواتە کەسێک کە نەتوانێت پەنجەوانەیە بکڕێ ئەتوانێ ڕۆژە لە ڕۆژان گرێبەستێکی من نایڵێم خۆت هەرگڵێت 50 میلیۆنی وڵای گەنجەکانمان هەر هەمویان ینی بە هیوا و ئاواتەوە بژین زۆر گرنگیشە ئاواتێک لە دڵی خۆتدانێ کە خودی خۆشە لە بەرامبەر ئاوێنە بیڵێ ینی گاڵتت بە خۆت بێ لەبەر چە ئەو قسەیە دەکەم ئەمن بابم گیرایە لە شەڕ ئێران و عێراق لە خانێکی قوڕی گەڕەچینەوە دوو دەژین داکەم بە نانکردن یان بە دوورمان بژێویەکانمان دابین دەکات درێسەکی ئەوەم هەبوو وەرزشی ئەگە بشورابە دەبای ڕاوەست مەتایشی بدە تۆزە بچمە دەرێ لەناو ئەو هەموو کێشانە لە گەڕەکەی هەژار بێ لە ناو منداڵان بڵێ ئەو کات دۆخی بەعس ئاوا بوو بڵێ بریان ناوم عەرەبی بە یەک لە منداڵەکانش بپرسن لۆی لە هەڵبژاردەی عێراقەمە بکەم چکە ئەو کاتی ڕسم ڕسمانەیان بە یاریزانەکان دەکەن لەگەڵ ڕسم ڕسمانەیەەکە ئەو هەستەم لۆ هات یعنی تو کە بێ ئەو ئامانجە وڵا فترەی زۆر بەخواوە لە زۆر بەرنامەش باسم کرد تا لە پەرسەندنی خود کە دەچم قسە لە بۆ قوتابیەکان دەکەم و قسە دەکەم دەیانگۆ متەخەب عێراق خۆیان لە پەنایە دەنا منداڵەکانی گەڕەکی خۆم ینی گاڵتەیان بۆ شتە دەهات زەمن هات و ڕۆیش لەم 2007 لەگەڵ هەڵبژاردەی عێراق دژی ئوردن دژی ئێران دژی فەڵەستین ئەوانە گەمەم کرد پاشان 2010 بانگەشت کرامەوە لە بۆ یاری سعودیا و سعودیا لە سعودیا و کۆریای جنوبی لەوێ ئینشەڵڵا خوا بەرەکەتی مەبەستەکەم لێرە چییە ینی گەنجەکان مەچکەمە ئەتو ئەوە دەڵێ با پارەکە نەکەین شتێکی گەورەتر با ئەو خەونانە بکەین شتێکی گەورەتر ئامانجە کە تو بیگێ چکە لەبارەی پارەوە ئەمن قسەکمە ئەمجارێ دەڵێم وەرزش هاتم لێی بژیم نەک پێی بژیم ئەگە بمویست با پێی بژیم هەولێرم بەجی دێش دەچوم بۆندەکانی دەرێ لەوانێ زۆر زیاترشم خڕدەکردەوە با من پرسیارێکی تر بکەم کاپتن هێنی ژمارە 21 چییە؟ ئەوە کە هاوسەرەکەشم هاتە ناوژیانم زۆر ئەوەی دەکرد بزانم ئەو بابەتە چییە لە 21 ساڵی چ بووە کەسێک کە ینی زۆر ئەو شتەی دەکرد وڵا ئەوش نازانین بخۆی شتەکە تایبەتە بەخۆم ڕەنگە لۆویان لۆ برادران ژمارە مۆبایلی 21 کە ژمارە ئۆتۆمبیلی دەشکەم 21 نەورۆز وڵی هەشتا چوار ئەو جەوەش خۆ لێبینە دەرێەوە ئامەد کە ئێستا ناوبانگە چکاگە کاریاگە لێە
لە ئاهەنگ جێرانەکانیان سەرجەم هاندەرانیان ژمارە 21-ن ئێ بۆ دەوڵام بەرەوە ئەوان بەهۆی ئەوە بابەتێکی نەتەوەیە بام قسە نەکەم بابەتێکی عاتفیە ناوەڵڵا کاپتن سەرنگ زۆر سپاس کاپتن وەفاق زۆر خۆشحاڵم دووبارە گەلک خۆشحاڵ بینی هین فێرێ منی سەروە دووبارە جەژنەوە پیرۆسی شڵا هەموو ڕۆژێتە جەژن و خۆشی بێت بەتەمای کوێ ئێستا چێوە دەڕۆی دەچیشت پێبێ باوەڵا پێ دەرم ئەمن زۆر ئەم ناوهامە من ڕقم بیستیانی ڕقم هەفتم دەچمەوە ماڵی خۆمان لەگەر منداڵان ئەوجە دەچینە ماڵی داکم و جێژنانێت کەس و کار خۆش کاپتن ئەتوبەتمە وڵام دەچم جانتایەکەم دەپێچمەوە سەعات سەفەرتەیە کاژمێر 2 دەچینە شاری زاخۆ هاوشان لەگەر یاریزانەکە لەوێ یەکتر دەبینین ئینشاءڵڵا هیواداریشم کە هاندەرانمان دێن لەگەڵ هاندەرانی زاخۆ شتێکی زۆر جوان پێشکەشی وەرزشی عێراق بکەن هیچ گرژی و ئالۆزیەک دروست نەبیتن زۆر لە زاخۆ بێتیارێکش ڕووماڵەکرێت دەسەکان خۆش لەگەڵ